2 ساڵ پێش ئێستا لەگەڵ کۆمەڵێک گەنج هەستان بە هەڵمەتێکی دارچاندن کە نامان لێنا شۆڕشی بەڕوو وەکو هاوکارێک لە بۆ ژنگەی کوردستان سەرەتای هەڵمەتەکە و شۆڕشەکەی دارچاندنمان لە گوندی بێواس لە ناحیە سیدەکاندەوەری برادۆس دەستی پێکرد لە بەرواری 2017 ئەو کات لەو چالاچەکەدا چەند برادەر و خزمێک بەشدار بوون کە هەستان بە چاندنی زیاتر لە 600 دانە بەڕوو لە دوای ئەوەی کەەوە ئەو بەڕوانەمان چاند و بە ڤیددیو تۆمارمان کرد و وێنەکانمان لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کردەوە بە مەبەستی ئەوەی کەەوە خەڵک وشار بکەینەوە نەوەکو بە مەبەستی ئەوەی کە خۆ دەرخستن بیا خود ناوبانگ پەیداکردن بی دەنگدانەوەیەکی باشی هەبوو خەڵکێکی زۆر دەستخۆشیان لێکردین بۆیە زیاتر هانیانداین و تەشجیع لەسەر ئەو کارە تاوەکو ئێستا بەردەوامین لە ئەنجامی ئەو هەڵمەتی دارچاندنەدا لە ساڵی ڕابردوو لەگەڵ کۆمەڵێک برادر زیاتر لە 8,000 دانە بەڕوومان چاندێ لە سۆران و لە دەوروبەری لە دەڤەری برادۆس لە دەڤەری باڵەکایەتی لە ناو سنتەری شاری سۆران و لە شوێنەکانی دیکە سپاس لەخوای گەورە تا ئێستا زۆربەی ئەوانی کە چاندیتمان شین بووینە یەکێک لە ئامانجەکانی شۆڕشی بەڕوو هەڵمەتی دارچاندن بریتی بوو لە هوشارکردنەوەی خەڵک یعنی ئەمانەی بە خەڵک بڵێن کە ئێوەش دەتوانن هاوکاری ژینگە بکەن بە چاندنی دار بە چاندنی نەمان بە چاندنی دار بەڕووک خۆشبەختانە کە ئەوەی جێی دەستخۆشی بۆ ڕاگەیاندنەکان بە زۆر بە چاچی بە پیرمانەوە هاتن راپۆرت و لێدوانی باشن لەسەر دروست کرد لە ڕاگەیاندنەکان بڵاویان کردەوە جێگای دەستخۆشی بوو سپاس لەخوای گەورە خەڵکێکی زۆر وشار بوویەوە چونکە ئێمە لە وڵاتی خۆمان خەڵکانێکمان هەیە کە خەمخۆری ژینگەنە تەنانەت بەس پێویستیان بەوەیەکەوە بیرۆکیان لە بۆ دروست بکرێت بیرۆکیان پێ بدەی بۆ ئەوەیەوە بەخۆیانش لەسەر بکەن تەبیعەتی دار بەڕوش ئەوەیە کە بە ئاسانی دەست ئەکەویتن مەسروفێکی زۆر ناوێ زۆر کەس پێمان ئەڵێن بۆ دارەکانی دیکە ناچێنن تەنها گرنگی بە داری بەڕوو ئەدەن داری بەڕوو زۆر بە ئاسانی بەدەست ئەکەوی کەم مەسروفە هەموو خەڵکێکش توانای هەیە کە لە شوێنی خۆی پەیدا بکات و لە شوێنی خۆی بچەقێنی و هاوکاری ژینگەی خۆی بکاتن ڕەنگە کەسانی دیکە هەبن پێشەیمە دەستیان بەو کارە کردبیتن بەڵام ئەوەی کە ئێمە جیا ئەکاتەوە لە ئەوانی دیکە ئێمە زیاتر هەڵمەتەکە نی لەگەڵەوەی کە دارچاندن بۆ هەڵمەتەکە و شارکردنەوەی خەڵکیشی تێدا بوو ینی هەستان خود وەکو بڵێت جورئەتمان بە خۆمان دەکەوە لێدوان لەسەر چاندنی بەڕوو بدەین یاخود بڵێن داوەتنامەی ئەو کەناڵی ڕاگەیاندنە قبول بکەین بۆ ئەوەیەوە چالاکی خۆمان تۆمار بکەین یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوە بکە بەڕوەکان لە شاخەکان بینینە خوارێ و بینینە ناو سنتەری شارەکان ئەوش لەبەرەوەی کە دار بەڕوو سروشتی کوردستانیە ینی بێزگەلەوەی کە لە شاخەکان هەیە حەزمان لێ لە شارەکانش هەبێتن جا زۆر کەس گەلەیە کە ئاڵێ دار بەڕوو بەکەن ناو شارە نایە بەڵام جیاوازی دار بەڕوو لەگەڵ دارە دێمەکانی دیکە ئەوەیە کە ڕێگەی دار بەڕوو زیاتر بەرەو خوارێ ئەڕواتن ینی وەکو دارە دێمە ئاویەکان نییە کەوا ڕێگەکە زیاتر بەرەو سەرەوە هەڵ بکشێت و کاریگەری لەسەر کۆنکریت و لەسەر قێڕ و لەسەر دەوروبەری ڕێگاکان دروست بکاتن بەڵکو ڕێگاکان ڕێگی دار بەڕوو زیاتر بەرەو خوارێ ئەڕواتن یەکێک لە ئامانجەکانی هەڵمەتیش بەڕووچاندن یاخود شۆڕشە بێڕوو بریتە لە گرنجدان بە دارەکانی دیکە ینی زۆر کەس خەڵک هەیە کە ڕخنن لێگری ئەڵێ ئێوە بەس گرنجی بەداری بەڕوەدەن بەڵکو ئێمە گرنجی بە دارەکانی دیکە شەدەین بە تایبەت ئەو دارانە کە مەترسی لە ناوچوونیان لەسەر هەندێک زۆرە دار هەیە لە دارستانەکانی کوردستانی مەترسی لە ناوچوونیان لەسەر ینی لە بن هێڵی سوورن بۆ ئەوەیەوە ئەو زۆرە دارە لە شاخەکانی کوردستانی نەمینیتن بۆ نمونە داری کەوت کە لە چیاکانی کوردستانی هەیە دارێکی جوان و ڕێکوپێکە و جۆرەکانیشی زۆر کەم بوو ئەندانەکان ڕێژەکەی زۆر کەم بوویتەوە من زۆر پرسیارم کردی لە بەتەمەنەکان کە ئەو شوێنانی کە دەلوان دەستنیشان کردیمە دەیانگوت پێشان لێرە ڕێژەی زۆر داری کەوتەوە بەڵام ئێستا بە پەنجەی دەست ئەژمێردرێن جا یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە چەندین تاقیکردنەوەشن لەسەر کردیا مەبەستمانەکەوە ئەو دارانەش زیاد بکەین داری تاوە کە زۆرێکی دیکە لە دارەکانی دیکە ئەمانەوێت دانەکانی زیاد بکەین یاخود تۆکەی وەربگرین و ڕێژەکەی زیاد بکەین داری کنێر داری قەزوان داری جێوش ئەوانش هەر هەمووی لە ئامانجەکانی ئێمەنە و هەوڵشمان لە بۆدا و هەوڵشی لە بۆ ئەدەن لەمە دوای انشاءالله کاتێک کە ئەبینین خەڵک دار ئەبڕی زۆر پێم ناخۆشە بەڵام من ناتوانم بە خەڵک بڵێم دار نەبڕێتن چونکە داربڕینەکە لە ناچاریە ئەگەر بێت و حکوومەت هاوکار بیتن بەوەی کەوا بڕی سوتەمەنی لە بۆ شوێنەکان دابین بکاتن خەڵکش ناچار نییە ینی ئەو مادی بوونەوە ئەوە زیاتر بچێشتن بۆ ئەوەی کەوا دارەکان ببڕێتن بەڵام لەگەڵەوەش کە دارەکان ئەبڕێتن خەڵکش هەیە ینی ئەو هوشیاری لەکن پەیدا بووە ئەو دارانە ئەبڕێتن کەوا
بڵێن بەتەمەنن یاخود ناوکلۆرن یاخود ئەو دارانە ئەکە مەترسی لە ناوچوونە لەسرە ینی تاوەکو ئێستا خەڵک بۆ زۆرە نیاوەکو بڵێ یەک بەر دارەکان هەر هەمووی ببڕێتن لە زۆر شوێن ئەو هوشیارە پەیدا بۆ تەنها ئەو دارانەکەەوە بێکەڵکن لە ناوچوونە یاخود دارە ئاویەکان سوود لێ وەرەگرێت ینی ئەوەی کە ئێستا ئیشی لەسەرەکەم ئەوەیە کە ئەمەوێت لە پەرلەمان بە یاسا دەربچی ڕۆژێک بۆ داری بەڕوو یاخود بە تایبەت لە 12 هەموو ساڵێک تایبەت بکرێت بە داری بەڕوو داواشم لە چەند پەرلەمانتارە کردێکەوە هاوکارن بن ئەو پرۆژە یاسایە پێشکەشی پەرلەمان بکەن و بە پرۆژە یاسا ساڵانە چالاکی لەو ڕۆژەدا ئەنجام بدرێت کەەوە یەکی 12 هەموو ساڵێکە چونکە یەکی 12 ئەو کاتێکەوە بینی کۆتایی پاییز و بیدایەتی زستانەیە لەو کاتەدا مرۆڤ هەم دەتوانانی بەڕۆکان کۆ بکاتەوە هەمش دەتوانیتن چالاکی چاندن ئەنجام بداتن بۆیە گرنگە بیر لەوە بکرێتەوە کەوا داربەڕوەکان لە چیاکان لە شاخەکان نمێننەوە بەڵکو بهێنرێتە ناو پێدەشتایەکان بچێنرێت ناو شارەکانش پێسەوز بکرێتن بۆیە لەمەدا پشت بەخوای گەورە پشت بە هاوکاری برادران انشاءالله هەوڵی ئەوەدەین کەوە تەنان لە ناو شارەکان یاخود لە شاخەکان ئەنجام نەدرێتن هەڵمەتی چاند نەکە بەڵکو لە ناو شارەکانش ئەنجام بدرێت جێگای داخەکە لە پارکەکانی ناو شارەکان دەبینیکەوە بەڕووی تێدانە بەڕاستی زۆر جیاوازی زیاد هەیە لەگەڵەوەی کەوا داری بەڕووی تێدانە بجار داری بەڕووی پێویستی بە کەم ئاوێ هەیە کەم مەصرف دروست ئەکاتن لەسەر بڵێن لایانی پەیوەندیدار و تەمەنیشی درێژە یانی ئەو پارکانە دەتوانن کەوە ئەگەر بێت و تووشی وشکە ساڵش ببی دارە بەڕوەکان هەروەکو خۆیان سەوز و جوان بمێننەوە بۆیە گرنگەکەوە ساڵانە لە ناو پارکەکان لە ناو شارەکان شارەت یاخود بڵێن هەڵمەتی چاندنی بەڕوو بە شێوەی نەمام و بە شێوەی تۆ دانا ئەو بڕوانە بچێندرێن لە ناو پارکی ناو شارەکان ساڵی یەکەم ئەوەی باسمان کرد کە لەگەڵ برادران 600 دانەمان چەند ساڵی پارش کە ساڵی 2010 بوو لەگەڵ کۆمەڵێک برادری دیکەکەوە جێگای دەستخۆشەکەەوە ئەو هاوکاریان کردن زیاتر لە 8,000 دانەمان چەند و ئەو ساڵش تاوەکو ئێستا نێزیکە 6,000 دانە دیکە هەندێکمان تەوزیع کرد و دابەشمان کردو و ئینشاءالله لە داهاتوشدا ئەوانی دیکەش ئەچینن ئەو شۆڕشەکە ئێمە دەستمان پێکردی ئەو هەڵمەتی دارچاندنە تاوەکو ئێستا هیچ نیازم نییە ینی وازی لێبینم تاوەکو ژیان لە ژیاندا ماوەم و ساڵانەش زیاتر احتیمام و گرنگی پێدەم و خەفەت لەو ساڵانە ڕابردوش ئەخۆم کەوە توانام هەبووە بەڵام نەمتوانێت دار بچێن یاخود بیرم لەو ئەوە نەچوەکەوە دار بچێنم یعنی زۆر خەفەت لەو ساڵانە ئەخۆم بیر لەوە ئەکەمەوە ئەگەر بێت و 10 ساڵ پێش ئێستا 20 ساڵ پێش ئێستا ئەو بیرۆکەم لەکە لەلا دروست بووە ئێستا دەمە دەوروبەری خۆمان یاخود خەڵکی ئێمە خاوەنددارستانێک بوانە لە دەڤەری خۆمان یەکێک لە ئەو شتانی کە ئێستا ئیشی لەسەرەکەن هەوڵ ئەدەن کەوا نێزیکەی 1000 دانە بەڕوو بە شێوازی نەمام لە لای خۆیان پەروەردە بکەین بۆ ئەوەی ساڵی داهاتوو لە شوێنەکانی کەمە بەستە بیان چێنین بۆ ئەوەی کەوا زیاتر لە نزیکەوە ئاگاداریان بین ساڵێکەکەن پەروەردە بکەین لە سووتان و لە ناوچوون و لە خوران کە لەلایەن ئاژەڵەکانەوە پەروەردەیان بکەن تاوەکو لە مەترسی لە ناوچوون دەرباز ئەبن دوای ساڵی پاشتر دەتوانین لە شوێنی مەبەستەکان بیان چێنین